سلاوتان لێبی لە گوندی بنمێردەین لە پشتمان بەفریشە بەڕاستی ئێرە زۆر ساردا لە بەوەش چاکەتەکەم لەبەر کردیە چکەنە کردووە بەخۆشم نەخۆش دەبم. ئێستا ئەوڕۆ کە حەزم لێ شتێکتان پیشاندەم ئەوی یەکەمین لۆ تای باشە لۆ کۆخەی ئەگەر لۆ نمونە ئیلتیهابی سنگتان هەبیتن و لۆ پەرسیوی چمان پێویستە جەنجەفیلە لیمۆیە زاترە و لاڤێندڵ ئەوانەمان هەموو پێویستە. ئێستا پێشانتانیشم کو بەکاری دەینین. یەکەمین جەنجەفیلەکەی حازر دەکەین پێویستمان بە دارەکە و چەخۆچ. جەنجەفیلەکە تقریبن بچی پەنجەچی ئەوەن دەتان پێویستە. ئەمن هیچی لێ ناکەمەوە چکە ئەوەش یەکسەر بەکار دەینم ئەو بەدڵی خۆتان ئەگە حەستان لێ دەتان پلکەکەی لابن بەس ئەم بخۆم لێ ینی لا نابم. جەنجەفیل زۆر تیژە. ئێستا لۆ نمونەگەر ئاوەکەی دوای گەرم کەن بە خۆتان خەرار دەدەن حەستان لێ زۆر تیژبی جەنجەفیلەکە زیاتر نەنا ئاوی منێتن حەستان لێ نییە زۆر تیژبی زۆر نەنا ینی لە ئاخیرەکەی تێکەن ئاخی دوو دقا حتە زۆر تیژ نەبیتن. لە وەختی ئیمپەراتۆری ڕۆمی ئەویان بەکار دەهینا جەنجەفیل هەر لەوێش وچی دەرمانێکی بەکاریان دەهینا لۆ نمونە لۆ زگچوونی یانیش لۆ میشکلەی مەعیدەی ئەوانە هورت دەکەین. ئێستان بەخۆم حەزم لێ زۆر تیژ بیتن لە بەوەش ئەم دوای یەکسەر دێکەمناو ئاوەکەی پێویستمان بە چیە؟ گڵاسێک ئاومان پێویستە. دەکەمناوێرە ئەوە پێمان کرد سەرکەکەی لە سەری دادنین. گوت ئێستا پێویستمان بە لاڤێندڵە. لاڤێندڵ هەر بەس بۆنی بکەی بەڕاستی یەکسەر ئیسراحەت دەکەی. یعنی لاڤێندڵ عادەتی هەیە دەتانی یان لۆ پستت بەکاربینی ئیسراحەت بکاتن یانیش دەتانی وچی چایەکی بخۆی هەر کەڵبت بخۆی ئیسراحەتی دەکاتن. لاڤێندڵیش چ دەکاتن یارمەتی مەعیدەتان دەکە ئیسراحەت بکاتن. جاروبار وچی نەخۆش دەکەون میشکلی مەعیدەتشتان هەیە ئەجا ئەوە یارمەتی دەکات ئیسراحەت بکەن. ئەو هەندێک مریشکیشمان لێرەیە ئەوەی دەکەینە ناو چێچۆها تقریبن 3 مڵاک لاڤێندڵمان پێویستە. دوایە پێویستمان بە زاترە زاتر ئەوەش 3 مڵاکی تێدەکەین. زاتر بەڕاستی دەتانین لۆ نمونە لە گۆشتیش بەکاربینین لە ماڵێ حتە بۆنی خۆشکاتن بەهاراتەکە. زاتریش عادەتێکی هەیە ئەو یەکەمین لۆ سنجی دەرەجەیەکە. ئێستا لۆ نمە ئیلتیهابی سنگتان هەبیتن ئەوە یارمەتی دەکاتن ئایب نەبی ئەو بەڵغەمە ئەوی هەموو ناو سنگتانە بەریداتن و ئەنگۆ فڕێدن. یعنی لۆ هەموو نەخۆشێکی ئەوی ئیسنجە زاتر بەڕاستی دەرەجەیەکە بەکاربینن. دوای پێویستمان بە لیمۆیەکە بەس لیمۆیەکەی لە ئاخری تێدەکەین. ئێستا دەبێ ڕاوستین حتا ئاوەکە دەکڵێتن ئێستاوەکە سە بە سەبر گەرم دەبیتن. ئەمن چونکە حەزم لێیە چایەکە زیاتر تیشتر بیتن لەوەی هەر ئێستا جەنجەفیلەکەی تێدەکەم. ئەوەش تێدەکەین. ئێستا تقریبا 5 دقە ئەوها لە کۆڵی دەگەڕین حتا باش دەکڵێتن و دوای دەتانی بەکاری بینین. ئێستاوە 5 دقە لە سەری تێ کوڵایتەوە بگژێنمەوە و دەکەینە ناو گڵانسەچی ئێستا دەبی کچێک چاوەڕێ بکەن حتا کچێک
سارد دەبیتەوە چکەیان هەنجوینی تێدەکەین ئەم نەگەرانگۆم هەنجوینەکەی تێکەن چکە هەنجوینەکە بخۆشی ئەنتیباکتریلە یعنی هەم یارمەتی مەعیدەتان دەکا و ریخۆلۆگەکانیش و هەمیش زۆر بەسوودە ئەگەر حەستان لە هەنجوینی نییە دەتانن ستێڤیە بەکاربینی ستێڤیەش ئەو پلکەیە لە خۆتان هورد دەکەنە ناوێ هەتا تامەکەی کچک شرین بیتن سلااو ڕێزم هەیە